ئەمڕۆژ دووەم ڕۆژی دیداری هزرینەتەوەی لە چای کۆڕەک بەردەوام دەبێت و دەیان سیمینار و پانێل بەڕێوە دەچن. سیروان مەحموود یەکێک لە ڕێکخەرانی دیدارەکە لە بارەی کار و چالاکیەکانی دیدارەکە بە ڕووداوی ڕاگەیاند. دیدارەکە لەلایەن فیدراسیۆنی ڕێکخراوە ناحکومیەکان و کتێبخانەی گشتی سۆرانەوە سەرپەرشتی دەکرێت و لە دووەم ڕۆژی دیدارەکەشدا 3 پانێل پێشکەش دەکرێن. سیروان مەحموود ئاماژەی بەوەدا لە 3 پانێلەکەدا زیاتر لە 15 توێژینەوە و بابەتی جۆراوجۆر پێشکەش دەکرێن لەلایەن پەرلەمانتاران و مامۆستایانی زانکۆ و خەڵکانی سیاسیەوە. هەروەها تێیدا باسی ئەو فاکتەرانە دەکرێت کە بۆچی کورد نەبووەتە دەوڵەت و خاوەنی کیانی سربەخۆیی خۆی. بەڵام بەڕێزان پێشەوەی بچمە لێدوانی ئەو بەرپرسە ئێستا قاسم شەشۆ فەرماندەی جەنگاوەرانی شنگال کۆنگرێکی ڕۆژنامەوە هاتینە داخوازکردن مەتالیبا ێزدیان نە مەتالیبا من داوا هەمێ ێزدیت کەرخواز ێزدیا 74 فەرمان دیتن باب و کالادا ئەمە شنگار تەسلیمەیەکی نەکرد. حەسەن نەزرەلا سەر تەلەڤیزیۆنی بەری چەند ساڵا گۆ وەختێکی تادیدەکە لە ئیسرائیل کرد گۆ ێزدی 8 مەلیۆن بوون مەقەلاتن مەگەر هەزارات هێنەهێلا و هەر ێزدیا ترکا دینێ خۆ وڵاتێ خۆ گەورێ خۆ نەدا بجا جوای شنگاره ازدی شنگار خود هیا و افجوا هیا ما تاریخ دا هفتو انچار فرمان ما تحمل کرینا لی ما ترکا جوای خود ندایا اره ما بهزارا قربانی دانا اره ما شهیدانا حتی نهاجی کچو خوش کدما دای کدما السوکاتنا فروتر وکا بزنا و ارزانتر تجارت ناموس هما عرض ما يتكنل دش دربا اما او پارتیش در هاتین او سیاستوانش در هاتین البیشه گوتیم هاتینا دفاع و بکین ما گوتی سر و سر چاوا اگش دفاعیا از بارد کم یزیدی کاری جای خوزت کن خورت دیزیا یه دیزیا زامن کار حمایت جای خوب کن هم یوید کن اولیان سیاسیش در هاتین براتی برا کجی چنبه هم طلاق و چاوی کدرانکین ترکا شنگارا ما بدن همه سوپاسی آوان کین دبیشین شهید و خود بالرحمینه برندار دوا خود عفوکا هم وعده دین هر وقتی هوش محتاج بون هم ده قنجاوی نجو جی هم جوا ببین هقل سوریه هقل ترکا هقل دسته ما ببین هر تراهون بخوازن تحرير کرده که یاردمک مساعدك اشما ازدی شنگار بیت خواستن همشي ساكنينا لم هبيت كين هم رجال كين براتي تركا جواي ما بيت دانن ويادي شيء مش موضوع درنا كفين بر ابو جا اف جامر هاتين هريك الرايه خبدا هم صار في دريج ناكين ونم بخيراتن سرسرا وترجعوا شو اگر برسبا وانا داين وداقازيت وانا هاتم بجيكرين چيانا او چاغي تشكيليا سر بابت خوب لا برس خلف سيدو سلاغي كرم کا پيبا خو پیشکش کا جي باب الشغوان تقناكم زين كاورن برا هاري كبير طيبه بەڵە بەڕێزان ئێستا گەورە پیاوانی کوردانی ئەزدی لە مەزارگەی شەرفەدین لە دامێنی چای شنگال لە کۆبوونەوەدان کۆمەڵەیەک پرس تاوتوێ دەکەن لەو کۆبوونەوەدا یەکێکی دیکە لە گەورە پیاوانی کوردانی ئەزدی قسە دەکات و سەرنجدان بە قسەکانی ڕاکێش سەرسەرا و فەرمانەکە ئەزبار ناکەم تاریخێت كل الأرض فرمانا بسري في ملتي ذا هاتي بسري كسيدا نهاتيا بدل لازم ملتي ما همو إشيار به وقوي وانا بسري يقودو ذا به ودستي خبنا يقودو وهلا بتفاق بين وتشتي برينها لازم يتشتي همو بهلي أبسري ما هادي لازم يقودو بنيرن في شغلي بهلن قارن نبرا واندا النبي وبشتي تحريرا موصل قال لك دجمن والدورة إزيديا دجمن والدورة أو في مثلا شغلة و أعلوز بقى مثلا خراب بقى هلا بيقودو من هذا ودسي خدا يقودو كاس نكاري وهار هنا إن شاء الله سر بلند بن هنا بسر كفن بس هكا حركة شوش عالية كيفا هكا النقاب دا دجمن ودسي دجمن كترني فوا باور بقى هنا هم خسرن وباور بقى التاريخ إزيديا افتقا يعني افجاره حقا و دست خدا يقودو بهار بقى هنا بسريه كفن بهار بقى فيتقي
هەکە خودێنەکە هەکە نەقەب کەتە نێوە بەراوە باوەڕ بکە هەتا ئەردوو ئەزمان هەیە ئێزیدی ناگانە حەلەکێ و ئەم مەمنونێ وەنا ومگەلەکەش و هەموو مەمنونێن و هەلا بقەنجی و هەلا لە ئێزیدایە خۆ بن و ملەتێ خۆنەندە بتشتێکی و جیە خۆنەندە بتشتێکی وەز مەمنونێ وەمە. بەڵە بەڕێزان دەگەڕێمەوە سەر مژاری کۆبوونەوەی گەورە پیاوانی کوردانی یەزدی لە مەزاگەی شەرفەدین قایمقامی شنگال ئێستا قسە دەکات. خدانێت سۆز و قرارە ئیرۆ یەکەم جارە هەکە ئێل و عەشیرەتێت گران البەرمەرگەها میر شەرفەدین چاوا دوهی بەرخۆدان بوو ئیرۆ ڕزگارکردنا شنگالە ڕزگارکردنا دایک و خوشکایە دانینا جینۆسایتەیە هەلگرتنا ڕەفاتێت مریێت مەیە ڕزگارکردنا گرعزێر سیبا شێخ خدرێ دەلال گرزەرەک قاب ڕەمبووسی تلبەنات و تەلقەسەب کۆچۆ برینە گەلی عەشیرەتێت گران گەلی برایەت عەزیز وڵاتێ شێخ دەڤەرە هەوێریە باشیک و بازان ڕزگارکردنا مووسلە دوهینێ بوو وەدی چاوانێ داعشێ هۆڤانە استهدافا دیانەتە ئێزیدیا کرد چما دیانەتامە ئێزیدیا و چما قەومیەتامە و زمانێمە کوردیا ژبەربێکێشی چایە شنگالێ وەکو ئیدارەتا شنگال ڕێزگرتنیش 74 فەرمانەڕا یەکەم خطوەت ئاوید هەکە المهرە خۆدەدانی ڕەمزێ مامەکرە ڕەمزێ چایە شنگالێ ڕەمزە دیانەتا ئێزیدیایە مەدگۆ ئەرێ چاوە براو مەدگۆ ئەمێ بژێ ئەرۆ چاوە باو براو تەخۆدان کرد دایک و خوشک تەخۆدانکردن ئێختی موسێوی ئیرۆ هەکە بلایانگرن هاتن بێن چایە شنگالێ داگیر بکن ئەمێ بلا نەبیژن چایە شنگالێ دژمنەوە 5 سەدی مەساحەتە عێراقی هەموو چاینا هەکەم حەساب بکەن 25,000 کیلۆمتر چایە العێراقێدا مە یەک چا هەیە ناوێ ئێزیدیا دوهینێ بابوو باپیرێت وەفا جوامێرە چۆک بەردانە ئەردێ نەش فەریق رە تەنازل کرد نەش دەولەتە عوسمانی رە تەنازل کرد نەش دایگرێت ئێریشێت عەرەبێ شۆڤینی رە دایگیر نەش دکتاتۆریا رە تەنازل کرد ئیرۆم دیسا تەنازلێ ناکن ئەمێ بیژن ڕێزگرتن بریارە ئێزیدیا دەرکەبن چایە شنگالێ مە ڕێزگرتنین هەر خوینە شەهیدەکی هەیە ئەوەی کە لە بەپەلەکە نووسراوە کۆنگرێ ڕۆژنامەوانی نییە چاپکە سەر لنگێت خۆم چن گۆڕێ دوان شەهیدێت قارەمان سبا ئەم شکێچن بەڕەبانیا ئامادەکەن یا دیار بکرێکن